سڵاوی خواتان لەبێ قوتابیانی خۆشەویست، من مامۆستا عەلی باپیڕۆستایی ئەمڕۆش لەگەڵتانە بم بۆ تەواوکردنی دەنگەکان. ئینشاءڵڵا ئەوڕۆکە دوو دەنگ شەرحەکەینەوە، کێکیان ناوی شوەیە کە وەکو هەمزەیە ئێ و هەروەها بزوێنی کورد وەکو ڕقەم هەشتی کوردیە. ئینشاءڵڵا ئەو دوانە شەرحەکەین بزانین دەنگەکان لە چ پیتەک دروست ئەبی. ئەوەی یەکەمیان کە گوتمان ئەو وەکو بزوێنی کورتە ئە ها لە کوردی بزوێنی کورتمان هەیە کەواتە ئەو ڕقەم هەشتە بۆ شێوازەی دەنووسێت کە لە مابەینی سلاشەکان یعنی کەواتەوە ساوەندی ئەهەیە. دائیمەن لە زۆربەی وشەکان لە یو دروست ئەبی، ئەو یومان هەبوو ئەو دەنگەی دروست ئەکا وەکو چێ دەست ها دەست فەن لەک ئەپە ئەنتل کەستم دیسکەس تەنل بەجێت لەگەج دەگە کەرنت کەواتە ئەوانە چی دروست کرد؟ دەنگی شوەی دروست کرد. بەڵام ئاگادار بە لەم وشەیەنە ئاگادار بە وشەکەش مهمە ئەوە نارێن سا نارێن سا جێسی دەرێن سێ. ئێستا ئەوەی شووە ئینشاءڵڵا لە دووەی ئەوەی شەرحەکەینەوە کەوا گوتمان وەکو هەمزەی عەرەبیە بەڵام ئەوە کەواتە ئەو یووە ئاهی دروست کردیە بەڵام لەو یووە ئەوە چ دروستەکە؟ شووە دەرێ سێ سجەسچن سجێسین نارێن ساجێسچن دەرێن سجێسین کەواتە ئەو وشەیە ئەوە شوەری دروست کرد شووە. دەینە سەر وشەی دیکەمان هەیە دەڵێ لە هەندێک وشانیش ئەو ئۆیە ئەهی دروستەکە وەکو چێ دەن وەن مەنی لەڤ ئەبەڤ گڵەڤ هانی فرەنت کەمپەنی کەواتە یان ستەمەک بەرە گەڤەمنت وۆندە لەگەر کەڤە لەگە ئەنیان کەواتە ئەوەش چی دروست کرد؟ دیسان ئەهی دروست کرد. دەرێ سێمیش دەڵێ لە هەندێک وشان ئەو هەردوو پیتی ئۆیو ئەگەر ئۆیو بێکەوە بوو لەوەی دروستەکە وەکو چێ تەف ڕەف ئینەف یەنگ کەنتری کەزن ترەبڵ پەچ لەگەر ئینکەرەج کەواتە ئینکەرەج ئەوەش چ دروست کرد؟ گوتمان دەنجی ئەهی دروست کرد بزوێنی کورد. و واروە دەڵێ چارەمیش دەڵێ لە دەنجی دەبل ئۆکانش لە وشانە فڵەد و بڵەد ئاگدار بن تەنها لەو دوو شەی فڵەد بڵەد ئەو دوو دەبل ئۆیەکەش دەنجی ئەی دروستەکە. پرسیارێکمان هەیە دەڵێ there is blank sound and blank sound in شەیەمان هەیە لە یونتی یەکەم خینیتمان the five بەرە ئەو پێنج شارە ئۆتۆنۆمیەکەی لە نیویۆرکی کە پێک دەینن ئەو وشەیەکە مهمە لە ئیمتیحانیش هات بەوە پرسیارە. دەڵێ ئەو ئۆیە لەگە ئۆیوەکە چ دەنگەشی تێدایە؟ گوتمان بە ئەو ئێستاوە ئەوەی تێدایە وەروە ئەو ئۆیوەکەش بە چ دروستەبی؟ بە شووە دروستەبی. ئێستا ئەو شۆمان نەخیندی ئینشاءڵڵا لە دوو ئەو بابەتەی ئەو شوۆی دەخینین کەواتە ئێستا وەڵامەکەمان چییە؟ وەڵامی ئەیە ئەیلۆ دەرێ ئۆی یەکەم بە ئەخیندرێتەوە ئەوی دیکەش بە شووە دەخیندرێتەوە وەڵامە ڕاستەکەمان ئەیە. The letters OU in blank are sounded in blank. دەڵێ OU لەو وشانە بە چ دەنگێک دەخیندرێتەوە؟ ئێستا ئەوە دەرێ دووسیتە چێ؟ دەرێ ئەو ئۆیوە بە ئۆی درێژ دەخیندرێتەوە کە ئەمە نارێن درۆ دەرێن دراوت ئەو دەنجی ئاوە ئاو دراوت. ئەوە ئەوی دووەم دەڵێ چێ؟ ترەبڵ ترەبڵەکە ئێستا ڕاستە ئۆیوەکە لێرە باسمان کرد گوتمان بە چ دەخیندرێتەوە بە ئە کەواتە وەڵاممان ڕاستە. یوث ئەوی کورتە ئەمە دەخێن نەرێن دەڵێن چێ؟ بەو شێوازە یو بەو شێوازە نووسەرێک ئەو یو کورتە و هەروەها ئەوە نووسرایە ذۆ یان بە ئەو ئەخیندرێتەوە ذەو یان ذۆ ئەو هەردووچی ڕاستە بەڵام ئەوە ئاو بە ذاو ناخیندرێتەوە کەواتە وەڵامە ئەو لە 2024 پرسیارە هاتبووە. ئەوە بنسبەت دەنجی ئەو جارە دێنە سەر دەنگەکی دیکەمانەوەی تازە باسمانکە پێ دەگوترێ شووە ئەوە بابا ئەو دەنگکە شوەیە بەڵام خینەوەکەی وەکو هەمزەی عەرەبیە کە دەڵێن ئەوە هەمزەکە بەو شێوازەیە هەمزە وەکو ئەحمەد و ئەوانە لە چ دروستەبی؟ دەرێ لە سەرەتای وشە ئەم دەنگە دروستەبی. تەماشا ئەگەر ئەی لە سەرەتای وشەی بوو ئەوە ئەیمانەیە لە سەرەتای وشەی بوو ئەوەی دروستەکە وەکو چێ؟ ئەیەکە لە سەرەتای دەرێ ئفۆد ئنۆی ئتێند ئلۆنگ ئەمۆنگ ئهێد ئڤۆید ئەماونت ئەپیە ئەکسێپت ئەوە بە چ دەخیندراوە؟ هەموو بە هەمزە بە نەمان گوت بزوێنی کورد. و هەروە ئەگەر هاتوو
suffix معنەبوو یعنی پاشگری OR ER لەگە AR لە کۆتایی دەنگە بوو ئەوە شوەی دروستەکە وەکو چێ بێگە گرامە دۆکتە سەیلە تیچە لەگە مەضە بەڵام لەم وشەیە ئاگدار بە چونکە دائیمەن ئەو شانێکە لێک نێزیکن لە ئیمتیحان تێک هەڵدەکرێت ئەوە نارێ پریفە دەڵێن پریفە بە دەنجی A دەخیندرێتەوە چونکە مە لە دەسەکان ڕابردوو باسمان کرد بوو گوتمان ئەگە UR و ER وانە بێکەواتن لەگە IR دەنجی A دروستەکە بەڵام لە وشانە نائاگدار بوو بەڵام لە وشەی پریفە بە دەنجی A دروستە بینەک بە شووە و لە دووەم پیتی هەندێک وشە ئەگەر ئۆ لە دووەم پیتی هەندێک وشە هەبوو دووەم پیتە connect contain consist combine solution police conclusion بەڵام لەوەی هەرچەندە لە دووەمی شنیاوان لە سێمن produce ئەو ئۆیەکە و هەروەها introduce ئەوەش بە چ خوێندرانەوە بە دەنجی شووە خوێندراوە و لە پاشگیری ENT و INTش دیسان ئەیەکە بە چ خوێندرێتەوە بە شووە دەخوێنێتەوە وەکو چێ وەکو important یعنی ئەکهەیە لێ هەستەکەی distant different absent silent لێرانەش دیسانەوە ئەوەکە دەرێتە verse دەرە organizer liability ئەوە هەموو بە چ دەنگ خوێندراوە بە دەنجی شووە با بە ئەو دوو دەنگەی ئەو ڕۆژمان تەواو کرد کە یەکەچیان پێ دەگوترێت شووە وەکو هەمزەیە و دەنجی وەکو ڕقم هەشتی کوردیە ئینشاءالله چاوتان لەسەر ڤیدیۆکان بیتاوەکو دەرسەکانی دیکە ئەو جارەی دیفتۆنگی شەرحەکەینەوە ئەو دوو دەنگانەی بێکەوە نەتاوەکو ڤیدیۆشی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ